لا شاری سلێمانی و لە یاریگای خۆی تازە پێگەشتوانی پێشمەرگی سلێمانی میوانداری ئاشتی هاوشاری کرد لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 12 خولەکەدا. گێمیەکەم یعنی خاوەن یاریگا باشتر بینران و بە هێرشکردنیش دەستیان باری کردو لە خولێکی 19 بە گۆڵێکی جێگر خالید پێشکەوتن. گێمی دووەم تەواو جیاواز بوو لەگەڵ دەستپێکردنەوەی گێمەکەدا محەممەد ڕێبوار گۆڵی دووەمی پێشمەرگەکانی لە خولەکی 47 تۆمار کرد. دوای گۆڵا پێشمەرگی سلێمانی بە تەواوی گەڕایەوە یاریگای خۆی بەوەی فشارەکان یانەی میوان و کرانە دەرەوەی یاریزانێکی پێشمەرگەش لەو گێمەدا. ڕەمەزان قادر ئەنجامەکەی لەسەر یانەی ئاشتی کەم کردەوە بە تۆمارکردنی گۆڵێک لە خولێکی 56 بە لێدانی سزا، بەڵام نەبووە ڕێگر لە بەردەمبردنەوەی پێشمەرگی سلێمانی بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی ئەو یانەیە یاریەکە کۆتایی هات. ئێمە یاری بە یاری مرحلەمان قورسە بێ ڕاستە دوو فرقەن یعنی لەوانەیە کە لە ئاخیرا بن ئەوانی شەڕی ئەواکەن کە دانەبەزن ئێمەش هەبێ بەردەوام یاریان لەگەڵا بکەین زەختێکمان لەسەر بوو نەفسیەن لەبەرەوەی ئەو شەڕی ئەواکە دانەبەزین ئێمە شەڕی ئەواکەین کە بین بە پلەیەک بەس پاس بۆ خوای گەورە ئێمە بربەسێکمان بڕی بربەسێکی کەمان ماوە چاوەڕێی نەتیجەی هیچ فەرقێکی کە ناکەین بۆیە بەردەوام خۆمان لە هەوڵی ئەوەین کە باشتر بین و ئیشەڵڵا بە ئەنجام و بە ئاز بتوانین جامەکە بینەوە بۆ شاری سلێمانی. کەم تا زۆر ئەو فرقەی کە لە ساحەی خۆی یاریگا زیاتر زەختی لەسەر بێ کە لە نزیکی بێتونە نازنا و ئەگەڕێتەوە بۆ کەمی ڕۆشنبیری یاریزان بۆ لەبەری کە ئێمە چەند یاری ئەچینە دەرەوانەی لەژێر ڕێمنایی و پلانی خۆمانان بۆ خەو و خواردن و ئیسراحەتیان ئەتوانم بڵێم کە لە ساحەی دەرەوانێ زیاتر ئەجەنگین بۆ لەبەری کە زەختێکی ئۆتۆمان لەسەر نییە و بە مرتاحی یاری ئەەکەین. بەڕاستی تیپێمە تیپێک بووین زۆر یەکێ بلو فیرخانەی کە بڵێن خۆ ئامادە نەکرد بۆ خولی یان نابێ کوردستانی تازە پێگەیشتوان چووکە ئێمە خۆتانەزان دوون دیانەوە دەستبەردار بوون لە خولەکەەوە ئێمە چوینە شوێنەکانیان لەبەرەوە زۆر بە ماوەیەکی کەم لە کەمتر لە یەک هەفتە تیپکە ئامادەکراوە زۆر لەو یاریزانانەی کە دیاری کەران بۆ فیرقەکە بەڕاستی لەو ئاستایانە بوون و زیاد لە 5-6 یاریزانمان ئێمە کشاونەتەوە لە دەورەکە یان نەهاتوۆتەوە ئاستی خراپ و ئیزن دراوە لەبەرەوە فیرقەکەمان لەو ئاستایانە بوو زۆربەی یاریزانەکانمان بەڕاستی دەورەکە درێژە 12 یاریە زۆر لە یاریزانەکان تووشی پێکان و تووشی سزا و کارتی سوور و زەردبوونێتەوە لەبەرەوە زۆربەی یاریەکان ئێمە بە چۆنەڕێی بە نوقسانی یاریمان کردووە بەڵام لەگەڵەوەی سوپاس بۆخوا لەگەڵ یاریەکان نەتوانیمانە بە پلانێکی خۆمان هەبێت بتوانین یاریەکان ڕاگرین هەرچەند ئەنجامەکانمان بەدڵمانە بەڕاستی